کۆتایی بە دەرسەکە هێنم بە سەرهاتێک ئەڵێ کابرایەکە و لە کەنار دەریا باخچە و زەرعات و ئەوەیەکی هەبوو ماڵ و تەرتیبات و بڕە مریشک و قەد و بەزن ئەڵە بە دوای کرێکارەکە ئەڵە چوو بۆ بازار ئەڵە کرێکارێکی بینی ڕاکشەوە ئەو دەستی خستە بنی گوێ و تێکاکە ئیشەکەی و تێڕەوڵا ئیشەکەم تی من باخێکم هەیە لەوێ ئەو هایە و لە کەنار دەریا ئاوەتی زۆر باشە وەڵا ئیشە بۆ ئەەکەم بەڵام من مەرجێکمەوەتی مەرجەکە و چییە؟ تی وەڵای کاتی ڕەشەبا ئەخەوم وتی بابەچە چۆن جا کاتی ڕەشەبا من ئیشم بە تۆ وتی وەڵا من ئاوایە کاتی ڕەشەبا ئەخەوم دەبا خوا برا تۆ بە کەڵکی من نایە ئەڵە چی و بازاڕە گەڕا ئەم لا ئەولاخوا کەسی دەست نەکە دوایی چار خەلخۆل هاتەوە بۆ لای ئەم چاری نەما وتی کاکە چارم لێدە وەرە ئیشم بۆ بکە ئەڵێ هات شەوێک سێری کرد تۆفان و ڕەشەبە کابرا سێری کرد دەسی پێکرد وتی ئەی هەڕۆڵە ڕۆڵم شەوە ڕای کرد بە هەزار هەلاکەتان خۆی گیانە باخەکەی کە سێری کرد فعلەن کابرا خەوتووە و هەرچی کێشای بە پەنجەرە و دەرگا و کۆرە بیکەرەوە ڕەشەبە وتێ من نەوت لە ڕەشەبە ئەخەوم بۆچی هاتووی ئەخەوم تی بەخوا فایەنێ لەگەڵ ئەم مێشکینێ با خۆم فریاکەوە ڕای کرد بەرە ماگاکان بەشومە خوایە نەفەوتەوە سێری کرد تۆکمەی کردوون بەستومی قایم دەرگا ڕەشەبە تەسییان لێ ناکەم الحەمدولله کوڕەخۆرە بەخوا ئیشە باشی کردو ڕای کرد بۆ لای کاوشتەکەی سێری کرد جوان گرموڵی کردو تەرتیبی کردو جوڵە ناکە مریشکەکانی قەلەکانی عیبی نیە هاتەوە وتی کوڕە زنووقە برد وتی ئەی من پێم نەوتی من لە کاتی ڕەشەبە ئەخەوم ئاوا ئیشە بۆ بکە والله ئینسان ئەگەر شتەکانی خۆی بەستەوە لە کاتی ڕەشەبە ئەخە ئەگەر هاتوو ترسا بۆ ڕۆژی خۆی تۆکمە ئەکە ئەمانی ئەوێ لە ڕۆژی خۆیان والله چەندێ لەخوا زیاتر نزیک بوویتەوە ترسای ئەوەندە زیاتر ئاسایشی ڕۆحە بۆ دروستێ بۆ چونکە خۆت گورجەکەیت